ئینساد مەرکەزی پێنایەنێ و 25 ساڵی تەمەنیەوە و بەمەش ماوەی چارەکە سەدەیەکە بڵاوکراوەکە بە زمانی عەرەبی و بە بەرگ و ناوەڕۆکێکی نیشتیمانی و نەتەوەیی خزمەتێکی گەورە بە مێژووی ڕاگەیاندنی کوردی دەکات. بڵاوکراوەی ئینساد مەرکەزی با درێژایی چەندین ساڵە بووەتە سەرچاوەیەکی گرنگی میدیایی بۆ بڵاوکردنەوەی ئەو بابەتە ڕۆژنامەوانیانەی کە لە شەقامی کوردی و عەرەبیدا جێگەی گرنگی پێدان و باخن. سەرەتاکانی دامەزرانی ئەلینساتن مەرکەزی تەنها بۆ وەرگرتنی هەواڵەکان بوو تا بزانن ئاگاداری هەواڵی جیهان، بەڵام دواتر بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیای گەیاندن و تەکنۆلۆژیای ئینتەرنێتەوە ئێمە بڕیارماندا ئینساتی مەرکەزی بکەینە خاوەن پەیامێکی تایبەت کە لە لێرەوە پەیامەکەمان بگەینە شەقامی عەرەبی. لەبەرەوەی لەبەر گرنگیدانی مام جەلال با خودی ئەلینسات مەرکەزی وای کردبوو زۆربەی سیاسەتمەدارانی عێراق، نوخبەی ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندکارانی عێراق و کوردستان گرنگیکی تایبەت بە ئینساتی مەرکەزی بکەن و ڕۆژانە بیخوێنەوە، چ لە سایتەکانە لە سایتەکەیدا یاخۆ وەکو بە شێوەیەکی کاغەزی. ئەمە وای کردووە کە ئینساتی مەرکەزی هەڵگری پەیامێک بێت لە شەقامی عەرەبیەوە بۆ نەوە دەستەبژێری کوردی، لە شەقامی کوردیشەوە بۆ دەستەبژێری عەرەبی توانیوێتی سەرکەوتوانە ئەو پەیامە بجێرێت لەبەرەوەی هەڵگری پیشەیی بوونە لە مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکان و هەڵوێستەکان. بەردەوام ئینساد مەرکەزی جێگەی باەخ و گرنگی پێدانی سەرۆک مام جەلال بووە و وەک سەرنووسەری بڵاوکراوەکەش دەڵێت سەرۆک مام جەلال بە وردی چاودێری بڵاوکراوەکەی کردووە و مەبەستی بووە بڵاوکراوەیەک بە زمانی عەرەبی پەیامەکانی گەلی کورد بگەێنێت بە جیهانی عەرەبی. لە ساڵی 1994دا مەکتەبی ناوەندی ڕاگەیاندن لە هەولێر یەکەم ژمارەیەکی ئەزموونی دەرکرد. ئەم ژمارەیە کە گەیشتە بەردەمی مام جەلال دەستخۆشی لێ کرد و بڕیاریدا وتی داوای کرد کە بەردەوام بێت. گرنگیدانی بەردەوامی مام جەلال بە دەرچواندنی ئەم ڕۆژنامە ئینسات مەرکەزیە وای کردبوو کە ئەرکەکانی زیاتر قورسکە لەبەرەوەی مام جەلال چوەک ڕۆژنامەنووس، چوەک سیاسەتمەدار، چوەک ڕووناکبیر ئیحتیماماتی زۆر فراوان بوو بە سەرجەم دۆسیەکان. بۆیە ئەوایە ئینساتی مەرکەزیش لە ئاستی گرنگی پێدانی مام جەلال بووایە لە هەموو ڕووەکانەوە. ئەمە ژوای کرد کە مام جەلال هەتا دوای ئینساتەکانی ژیانی خوێنەرێکی سەرسەختی ئینساتی مەرکەزی بوو، هەر ئەویش بوو هۆکاری سەرکەوتنەکان و ئەم ئاستی ئێستا کە توانێتی 25 ساڵ سەربەرزانە ببڕێ بە سەنگێکی بەرزەوە. ئینسات مەرکەزی هەمیشە پردێک بووە لە نێوان دەستەبژێر و شەقامی عەرەبی و کوردیدا و زیاتر بایەخ بەو بابەتە ڕۆژنامەوانیانە دەدات کە پەیامی گەلی کورد بە زمانی عەرەبی و با تێگەشتێکی ڕەوان دەگەێنێتە شەقامی عەرەبی. هەروەها بڵاوکراوەکە مەبەستێتی لە ڕێگەی بابەتە ڕۆژنامەوانیەکانیەوە هەموو ئەو مەلەف و بابەتە ئەستیارانەی کورد بڵاو بکاتەوە کە هێشتا لە شەقامی عەرەبی و کوردیدا جێگەی مشتومڕ و هەڵوێستە لەسەرکردنن. خوێنەران و ینی کەسایەتیە گرنگەکانی کە متابعی ئینساتەکەن بووە بە سەرچاوەیەکی سەرەکی بۆ هەواڵ و راپۆرت و زانینی هەڵوێستی ناوخۆ و عێراق و ناوچەکە و حتا جیهانیش لەلایەن خوێنەری کوردەوە، چونکە ئێمە هەموو ڕۆژێک هەرچی هەڵوێست و ڕای بۆ چوونی جیاواز و وتار و هەواڵ هەیەخینە بەردەم بینەری گوازینەوە بۆ شەقامی عەرەبی. یعنی لە هەردوو حاڵەتەکە ئێمە توانیمانە ئیسفادە بگەینین بە خوێنەری کوردیش و خوێنەری عەرەبیش. ئینسات مەرکەزی لە ڕووی مێژوویەوە تەنیا بڵاوکراوەی عەرەبیە کە بە زمانی کوردی و لارێمی کوردستان چاپ و بڵاو دەکرێتەوە. بڵاوکراوەکە لە 12 ئاداری 1994 یەکەم ژمارەی بڵاوکراوەتەوە و سەربا مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ڕۆژانە لە پاڵ سەدان سەرچاوەی میدیاییدا بووەتە یەکێک لەو بڵاوکراوە عەرەبیانەی کە لەسەر ئاستی کوردستان و عێراق پێگەیەکی بەهێزیەیە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.